گروپی هونەری بێخود بۆ جاری دووەم هەڵدەستێت بە سازدانی فیستیڤاڵی بارانی ڕەحمەت لە شاری سلێمانی. فیستیڤاڵێک بۆ ئارامبوونەوەی دڵ و دەروون و هەڵکشانی ڕۆح و ڕوونبوونەوەی چاوەکان. لە فیستیڤاڵی بارانی ڕەحمەتدا بە دەنگ و ئاوازی هونەرمەندانی گروپی بێخود و چڕینی چەندین مناجاتی ئیمانی دڵەکان ئاو دەدرێن و جۆش و لەزەتی ئیمانیە چێژن. بە بەشداریکردنی دوو میوانی عەزیز و خۆشەویست ئەوانیش بەڕێزان دکتۆر شێرزاد عەبدولوەهاب، دکتۆر زانە ئەحمەد قەساب کە بە وتە شیرینەکانیان تێکەڵ بە دونیای عیلم و عیرفان دەبین و ساتێک لە خزمەت فەرمایشتە بە نرخ و بەهادارەکانیان دەبین. لە فیستیڤاڵی بارانی ڕەحمەتدا بە دەست و پەنجە ڕەنگین و هونەریەکانی ئەندامانی گروپ خامە و نووسینەوەی ئایەتە پیرۆزەکانی قورئان لە پێشەنگایەکدا دەخرێنە ڕوو. هەمووان سەرسام دەکەین بە هێزی هونەری و سەلیقەی جوان نووسینی ئاەتەکانی قورئانی پیرۆز. لە فیستیڤاڵەکەدا سوپرایزێکی زۆر تایبەت ئامادەکراوە کە ئاشنا دەبن پێی و بە یادگاری لاتان دەمێنێتەوە. فیستیڤاڵی بارانی ڕەحمەت ڕۆژی هەینی 19/11/2021 لە شاری سلێمانی هۆڵی تەلاری هونەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کاتژمێر 2 پاژنیۆڕۆ. ئەم فیستیڤاڵە بەڕێوە دەچێت بە هاوکاری ئینستیتوتی ژیار و بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ. دڵخۆش دەبین بە هاتنی هەموو لایەکتان.